دووەم سەرنشینە ئۆتۆمبیلەکەی سەر ڕێگای سلێمانی پیرەمەگرون لە نەخۆشخانەی جین لەزدا. ئەمە زەنێرن کە بەڕێوبەری نەحەی پیرەمەگرون بە 1964 داوە تا ئێستا لێکۆڵینەوە لە ئۆتۆمبیلەی کە کاژمێر 40 خولەک لەسەر ڕێگای سلێمانی پیرەمەگرون دووکان تەقیەوە بەردەوامی هەیە و هێشتا شەقامەکە وەک دەبینن داخراوە هێزە ئەمنیەکان سەرقاڵی لێکۆڵینەوەن لەسەر ئەو بابەتە. من قسەم لەگەڵ نوێنەری کۆمەڵی شۆڕژگێڕان کرد باسی لەوە کردکە ئەو ئۆتۆمبیلە هی ئەوانە لە جۆری لانکرۆزەر گولە نەبڕ بووە کە دوو پێشمەرگیانی تێدا بووە نزیک بە 8 ساڵ ئەوان لە لایەن بوون. ئۆتۆمبیلەکە و باز دەکرێت هی بەرپرسێکی کۆمەڵی شۆڕژگێڕان بووە، بەڵام ئەوەی پشڕاز نەکردەوە کە ئاخۆ ئۆتۆمبیلەکە لە ناوە تەقەمەی تێدا بۆ یاخودنا، بەڵام بە پێی زانێرەکانی کە ڕێکخراوی CPT بە 1964 داوە باسی لەوە کردووە کە ئۆتۆمبیلەکە لە ڕێگەی درۆنەوە بە ئامانج گیراوە، بەڵام تا ئێستا هێزە ئەمنیەکان هیچ زانێرێکیان لەسەر بابەتە باز نەکردووە. ئەوەی کە ئەیبینن ئەمە لە ئێستادا لێکۆڵینەوەی هێزە ئەمنیەکان لەبەروی تا ئێستا ئۆتۆمبیلە لە ناوەڕاستی شەقامەکەدا ماوە، شەقامەکەش بربەست کراوە بە ڕووی هاتوچۆی شۆفێراندا، واتە هاوڵاتیان لە ئەم سایدە ناتوانن بڕۆن بەرەو پیرەمەگرون دووکان و ئەتوان بە ئاراستەی پێچەوانەیە لێوە بڕۆن بەرەو پیرەمەگرون و دووکان، بەڵام زانێرەکان بەو شێوازن دوو پێشمەرگی کۆمەڵی شۆڕژگێڕانی تێدا بوو. دانیشیان لە سەرتادا جین لەزداوە، دانیشیان بریندار بووە لە کاتی گەشتنی بریندارەکە بە نەخۆشخانە، لێ ئەوی دیکەش جین لەزداوە و زانیارانێک کە بەڕێوەبەری ناحەی پیرەمەگرون بە 1964 داوە و ڕێکخراوی CPTش دەڵێ کە بە ئامانجگرتنی هەموو ئۆتۆمبیل لە ڕێگەی درۆنەوە بووە. ئەوەی کە هەیە ئەمە زانێرەکانن تا ئێستا و لێکۆڵین لەسەر ئەم بابەتە بەردەوامە و هێزە ئەمنیەکان هیچ قسەیان لەسەر ئەم بابەتە نەکردووە.